گفتگۆکەین لەسەر ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقتا ئەم چرکە ساتەی کە قسەی تیاکینەمە عێراقە بۆی هەیە تۆزێکی تر بڕیاربرێکە کۆبوونەوەکە نەکرێت تا ئەم چرکە ساتە بڕیار وایە کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆ ببێتەوە ئەمڕۆ پرۆژە یاسای بودجە لە پەرلەمان دەنگی لەسەر بیرێت یاخۆت خوێندنەوەی بۆ بکرێت و دەنگی لەسەر بێت بڕیار وایە کە دەنگی لەسەر بدێت پرۆژە یاساکە بۆ 3 ساڵە گرنگە چارەنووسازە بۆ هەموو گەلانی عێراق بۆ ئایندەی عێراق چونکە پرۆژە یاساکە بۆ 3 ساڵە گفتگۆکەین لەبارەیەوەی کە ئەمڕۆ دەنگ لەسەر پرۆژە یاساکە ئەدرێت ئەگەر میوانەکەمان ئامادە بێت زۆر بەڕێز مامۆستا دارەسی کانتیاتنی لە بەغداوە لەگەڵمانە مامۆستا ئەگەر گوێت لە منە سڵاوت لێبێ بەیانیت باش پێمان بڵێ تام چرکە ساتی قسەی تیاکەین کۆبوونەوەکی ئەنجومەنی نوێنەران بەپێی ئەوەی کە بڕیاری لێدرا بوو ئەمڕۆ بڕیارە سادیەک بەڕێوە بچێ بەڕێوە دەچێت لە کاتی خۆیدا مامۆستا ئەگەڕێمەوە وڵات وێنەکەت کەمێک باش نییە تاوکارانی وێنەکەت باشەکەن تاوکارانی وێنەکەت باشەکەن وێنەکەت باش نییە ینی دەنگی تۆ بە باشیت بەڵام سۆڕەکەت باش نییە و کارانم لەگەڵتان خۆشەویستان ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیار وایە سعدیەک کۆ ببێتەوە ینی گەلانی عێراق چایان لەو کۆبوونەوەی ئەمڕۆیە جا ئەوەی کە سەیرە تۆ سێریم عێراقا پرۆژە یاساکە ئەبێ لانی کەم 2 ڕۆژ پێشەوە بنێرێ بۆ پەرلەمانتارەکان ئەبێ لیژنەی دارایی بە تایبەت بۆ پرۆژە یاسای بوجابێ لیژنەی دارایی پێشەوە تەواوی کردبێت خوێندی بێتەوە بڕیاری لەسەر هەموو بڕگەمادەکانی دابێ بەڵام دوێنێ هەندێک لاندامانی لیژنەی دارایی یانود ئەم پرۆژە یاسا هەموارکراوەمان لا نییە هەر نەمان بینیوە یعنیڵێ هەفتەی پێشوو قەرارمان لێدا بوو بڕیارمان لێدا بوو کە چۆن بێ ناوەڕۆکەکەی چۆن بێ بەڵام ئەم پرۆژە یاسایی کە ئەم شوکاری لەسەر کراوە لامان نییە نەمان بینیوە نازانین چۆنە ئەمڕۆی هێنە پەرلەمانە و بێ دەنگی لەسەر بین جا بۆ ئێمە عێراقە عێراق سیاسیەکان بڕیاری لێدەن و بەڵە بەرەزان میانەکەمان ئامادەیە لە بەغدا زۆر بەڕێز مامۆستا داراسیەکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵمانە مامۆستا ئەمە عێراقە بۆی هەیە گۆڕانکاری تیا دروستێ بەڵام ئەوەی کە تا هەیە ئێستا سعادێکی ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە دەچێت ئەوەی کە تا ئێستا بەپێی زانیاریەکان بەپێی کارنامەی دانیشتنی ئەنجومەنی نوێنەران بڕیارە ئەمڕۆ کاتژمێریە دانیشتن دەست پێ بکە و دەنگ بە پرۆژە یاسا باشە مامۆستا پرۆژە یاساکە لەلای ئێوە هەیە پرۆژە یاساکەتان بۆ هاتووە پرۆژە یاساکە ئەوەی کە دوای ئەوەی کە لەلایەن لیژنەی داراییەوە دەنگی لەسەر دراوە و جۆرێک لە گۆڕانکاری تیاکراوە تا ئێستا نەگەیشتێتە دەست پەرلەمانتارەکان باشە مامۆستا ئێوە پرۆژە یاسا کۆنەکەتان بینیوە ئەو پرۆژە یاسایە ئێوەش وەکو خەڵکی عام بیستوتانە کە گۆڕانکاری تیاکراوە لەم 1-2 ڕۆژەیە یانی نەگەیشتووە بەدەستان ئەوترێ گۆڕانکاری تیاکراوە بەجددی تا ئێستا ئەو پرۆژە پێشنیارکراوەی کە لەلایەن لیژنەی داراییەوە کە چەند گۆڕانکاریەکی تیاکرا بوو تا ئێستا نەگەیشتووەتە دەست پەرلەمانتاران ئەگەر چی کۆمەڵێک تێبینی و سەرنج هەبوو بە تایبەتی لەلایەن ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانەوە کە بۆ تا ئێستا پرۆژەکە نەگەیشتووە تا ئێستا نەگەیشتووەکو باسمان کرد بەڵام قسەش لەسەر ئەوە بوو پێشتر هەمومان ئەزانین کە دوایەوە لەلایەن لیژنەی داراییەوە دەنگ لەسەر هەندێک لە خاڵەکانی دراوە دەتوانین بڵین کۆتایی پێهات بەڵام هەندێک لە بڕگەکان بە تایبەتی لە مادەی 13 و 14 کە تایبەت بوو بە پشکی هەرێمی کوردستان جۆرێک لە تێبینی لەسەر بوو و دوجارەوە بوو کارەکانی لیژنەی دارایی وەستێنرا و ئێستا باس لەوە ئەکرێ لە بە تایبەتی لە مادەی 13 جۆرێک لە ڕێککەوتن هەیە بەڵام لە مادەی 14 تا ئێستا جۆرێک لە ناکۆکی هەیە و نەگەشتونەتە ڕێککەوتنی کۆتایی باشە مامۆساوی مادەی 14 بۆی بۆ بینەران ڕوون بێ من دەیزان بڕگە یاساکە باسی چی دەکا بەڵام بۆی بێەوە بینەران ڕوون بێ
ئەوەی کە نەگەشتونەتە ڕێکەوتن لەسەری چییە و ئەوەی لە مادەی سیانزەیە گەشتونەتە ڕێکەوتن لەسەری چییە. پاشەکەوتی موچە ئایەوە خۆی ماوەتەوە لە پرۆژه یاساکەیە کە هەرێم پابندەکە بۆی بەشێک مانگانە با بڵێن بەشێک لە پاشەکەوتی موچە بداتەوە. پێم وایە تێبینێ سەرەکیەکە کە هەیە بە تایبەتی ئەوەیە کە بەشێک لە بڕگەکان جۆرێک لە مامەڵەی حکوومەتی مرکزی وەلایەنە پەیوەندیدارەکان بۆ پشکی هەرێم لە بودجەی ساڵەکانی 2023 و 24 و 25 چۆنێتی مامەڵە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان کە زۆر جار وەکو پارێزگایەک یان ئەگەر پارێزگایەک ناڕازی بێت لە پشتی خۆی یان تێبینی هەبێ بتوانێت ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ حکوومەتی مرکزیا بکە ئەمانە خاڵی جەوهری و ناکۆکی بوون و هەروەها دیاریکردنی بڕی تۆنەڵێ وێنەکەت باشە مامۆستا وێنەکەت باشە ئێمە دەیبینین دیاریکردنی بڕی ڕێژەی لە سادا بۆ ژێڕانەوەی پاشەکەوت بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دیارە تێبینیەکە لەوێ هەیە کە تەنها ئەوە دیاریکراوە لە خاڵی کۆتایی مادەی 14 کە ئەڵێ پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بڕی لە سادەی بودجەی کە لە حکوومەتی مرکزیەوە بۆی ڕەوانەکرێت تەرخانی بکە بۆ گێڕانەوەی پاشەکەوتی موچە بەڵام ئەمە لەسەر پشکی هەرێمە بۆیە هەرێم ئەو تێبینانەی کە هەیەە ئەڵێن ئێمە ئەبێت لە شوێنێکی تری عنی ئەم پارەیە لە شوێنێکی تری هەرێمی کوردستان بەرین بۆ مەسلەی گەڕانەوەی پاشەکەوتی موچە یعنی لە کۆی بودجەی عێراق پارەیەک تەرخان نەکراوە بۆ گێڕانەوەی موچەی فەرمانبەران کە هەرێم پیان وایە بە تایبەتیش برادەرانی پارتی دیموکراتی کوردستان کە پیان وایە حکوومەتی عێراقی کات خۆی شایستەداراییەکانی بۆ هەرێم نەناردووە و ئەوە هۆکار بووە نەک حکوومەتی هەرێمی کوردستان. باشە مامۆسایەکی تر لەو بەرگانەی کە جۆرێک لە ناکۆکی لەسەر بوو مەسلەی ئیستەخاخاتی پارێزگاکانە بە شێوەی ڕاستەوخۆ لەلایەن بەغداوە ئەگەر پارێزگایەک هەستی کرد بۆ نمونە لە هەرێمی کوردستان شایستەدارایەکانی پێنادرێت دەتوانێت داوا لە بەغدا بکە ڕاستەوخۆ شایستەدارایەکان بۆ بنێرێ ئەمە ئەوەی زانیاریتانە بێ وەک خۆی ماوەتەوە لە نێو پرۆژە یاساکەدا یان نادەستکاری کراوە ئەوەی تایبەت بێ بەم بڕگەوە من حەزەکەم ئەوە بە بیسەر و بینەرە بەڕێزەکان ڕابگەێنم ئەمە وەکو بۆچوونی خۆم من پێم وایە ئەمە جۆرێک ناکۆکی هەیە لەگەڵ دەستوری هەمیشەیی عێراقی ساڵی 2005 لەبەرەوەی هەرێمی کوردستان دەستور دانیتیاناوە کە قوارەیەکە لە چوارچێوەی هەرێمی کوردستانە بە هەرێمی کوردستان جۆرێک لە دەسەڵات و مافی پێدراوە بۆ مامەڵەکردن لەگەڵ لە چوارچەوەی کاتژێڕی و داراییە تۆ کاتێک ئەڵێی ئەبێ پارێزگایە کە ناڕازیە بێ لە هەرێمێکی دیاریکراوە پەیوەندی بکا بە حکوومەتی مرکزیەوە پێم وایە جۆرێک لە مخالفەی دەستوری بۆ دروستە بێ من لە سەرەتاوە ئەم بڕگەیە پێم وایە بڕگەیەکە بەیانی هەر کەسێکتانی لێبدا لە دادگای فیدراڵی پێم وایە هەڵوەشێتەوە بە ساڵحی قوارەی هەرێم چونکە ئەوە دەسەڵات دەستور بڕیاریدا و خۆشمانە زانین دەستور لە پشتی پرۆژە یاسایەگە لە پشتی ڕێکەوتنێکی سیاسیەوەیە لەبەرەوە پێم وایە ئەوە بەو شێوەیە سەریش بگرێ مەجای ئەوەی تیاتانەی لێ بدرێ هەر کەسێک بەیانی تانەی لێ بدا پێم وایە لە ساڵحی ئەو تەواو باشە مامۆستا پێ دوایە ئەمڕۆ پرۆژە یاساکە تێپەڕێنرێ ینی پرۆژە یاساکە پرۆژە یاسایەکی گەورەیە و هەموو عێراق چاوەڕێتی پێ دوایە ئەو بە خێرایی ئەمڕۆ بتوانن هەموو پرۆژە یاساکە تێپەڕێنن ئەگەر چی کارنامە دانراوە و بڕیارە کاتژمێریە کۆبوونەوەی ئەنجومەی نوێنەران دەست پێ بکە بۆ دەنگدان لەسەر پرۆژە یاسایی بودجەی ساڵەکانی 2023 و 24 و 25 بەڵام ئەتوانین بڵێن بێ گرفتیژ نییە ئەگەر لایەنەکان هەر هەمووی بگەنە ڕێککەوتنێک پێم وایە ئەگەر لایەنە سیاسیەکان و فراکسیۆنەکان ڕێککەون لەسەر ئەو خاڵانی کە نەکۆک بووە بودجەکە تێ ئەپەڕێنرێ و ئەڕوا بەڵام ئەگەر
ڕێک نەکەون دوور نییە دانیشتەکە دواب بکرێت یعنی هەردوو ئەگەرەکە چاوەڕوان کراوە. باشە مامۆسا ئێوە کە پرۆژه یاساکەشتە دەنگەشتووە بەدەستان حاڵەتی وا ئەبێ پەرلەمان ئەنجومەنی نوێنەران با بڵین لە پرۆژه یاساکی بۆ بێن و بڵێن دەنگی لەسەر بدەن پەرلەمانتارەکان دەتوانن چاڵوێستێکیانە بێ ئەگەر ناڕازی بن بە دڵنیاییەوە بە شێوازێکی چۆنڵێ چوارچێوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە پێویستە پێش ماوەیەکی دیاریکرا و کارنامەی دانیشتنەکە یان پڕۆژە پێشنیارکراوەکان بگەنە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بۆ ئەوەی زانیاریان هەبێ لەسەری و ئەوان لەسەر بنەمای زانیاری دەنگی پێ بدەن یا ڕەفزی بکەن. بەڵام دوجار ئەزانین پرۆژە یاسای بودجە نزیکەی چەند مانگێکە لە پەرلەمانە و خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە ئەندامانی پەرلەمان ئاگاداریان لە بەشێکی هەیە دیارە لە کۆمەڵی خاڵی ناکۆکە کە ئەویش لایەنە سیاسیەکان لەسەری ڕێک نەکەوتون یان هەندێکیان پشتگیریان کردووە هەندێکیان ناریان کردووە دیارە بە تایبەتی ئەو خاڵانش کە پەیوەندیان بە پشکی هەرێمی کوردستانەوە هەیە بۆیە ئەگەر لایەنە سیاسیەکان ڕێککەون پێم وایە تێپەڕێنرێ بەڵام ئەگەر ڕێکەوتن نەبێ گرفتی بۆ دروست ئەبێ بەڵام ئەوەی گرنگە بەڕاستی ئەمڕۆ پێویستە لە بەغا لایەنە کوردیەکان بە سەرجەم فراکسیۆنەکانەوە ئەوەی پێوەەر بێ لایەن و ئەوەی کە گرنگە کاری لەسەر بکەن بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆران و فەرمانبەران و شایستەداراییەکانی هەرێمی کوردستانە نەک پەنا بۆ بەرژەوەندی یان بۆ پەرتەوازەکردنی دەنگ و سەنگی کورد بدەن لەم حاڵەتەیە چونکە هەمومان ئەزانین لە کۆی 329 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نزیکەی 63 بۆ 64 ئەندام پەرلەمانی کوردمان هەیە ئەگەر بە ئیتیفاقی نەبێ بە زۆری نەوکەمی نەبێ پێم وایە کورد ناتوانێت بربەستێکی جدی دروست بکە بەڵام ئەوەیە کە لە عێراقا ڕێکەوتنەکان پێکەێنانی حکوومەت و هەمووی لەسەر بنەمای سازان و تەوافقی سیاسی بوو. باشە مامۆسا کورد ئێستا کۆکە لە بەغدا بەتایبەت ئەمڕۆ هەستەکەی جۆرێک لە کۆدەنگیانەیە بەتایبەت بۆ پرۆژە یاسایەکی واگرن کە پەیوەندی بە هەموو خەڵکی عێراق و هەرێمی کوردستانەوە هەیە یعنی کۆکن هاودەنگن ئەوەی کە تا ئێستا هەستی پێکرێت ئەم کۆدەنگیە حزورێکی جدی نییە ڕاستە لە هەندێک بڕگایە ئەتوانم بڵێم هەمومان کۆدەنگی بەڵام لە هەندێک بڕگەشا بەڕاستی هەموو لایەنەکان تا ئەم کاتە پابەتبوونی خۆیان ڕانەگەیاندووە کە ئەمە ئیتر چۆنەڵێ ڕاوڕای جیاواز هەڵەگرێ ئەوان هەندێک پێیان وایە کە ئەمە خاڵانە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە و هەندێک تر پێیان وایە کە ئەمە جۆرێکە لە کەمکردنەوەی دەساڵاتەکانی هەرێمی کوردستان و جۆرەکە لە لێدان لە خواری هەرێمی کوردستان. باشە کەواتە پێ دوایە ئەمڕۆ کورد ئەمڕۆ بەتایبەت و بەتایبەتیش یەکێتی و پارتی نی هیچ بەرکەوتنیان نابێت لە نێو ئەنجومەنی نوێنەران بەرکەوتن بەمانایەوەی ناکۆک بن لەسەر یەکێک لەو بڕگە و مادەکان یان نام یەک دوو ڕۆژە ڕێکەوتن کراوە لەسەر بابەتانە بەداخەوە ئەتوانم بڵێم گرفتە سەرەکیەکە لە بەغا ڕێگنەکەوتنی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە پێم وایە ئەو لێکترازانە یان ئەو ناتەبایی کە لە هەرێمی کوردستانە هەستی پێکرێت لە بەغاشە ڕەنگی داوەتەوە بۆ کاریگەریەکی زۆر سلبی و نێگەتیفی لەسەر سنگ و پێگە و ڕۆڵی کورتێ لە ئەنجومەنی نوێنەران بەڵام ئێمە ئەڵێن پێویستە بەرژەوەندی حیزبی یان دەستکەوتی لایەنێکی دیاریکراو وەلا بندرێ ئەوەی گرنگە کاری لەسەر بکرێ بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان و بەرژەوەندی فەرمانبەران و موچەخۆران و شایستە داراییەکانە بەڕاستی ئەمە ناکرێت تۆ هەر خاڵێک جۆرێک لە جۆرەکان لە بەرژەوەندی خودی خۆت نەبوو تۆ دژایەتی بکەیت لە کاتێکە وا ئەخوازێ لە بەغا شەڕی مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەیت. باشە باشە مە مستەفانی با پرسیارێکی ئەو بکەم هیچ پەیوەندێک لە نێوانتانە نییە بۆ نمونە ئەمڕۆ پرۆژە یاسایەکیەوە گرنگ
ئەچێت ئەنجومەنی نوێنەران ئێوە هەمووتان پەرلەمانتاری کوردن لەوێ ینی گروپێکی واتساپ گروپێکی ڤایبەر گروپێکی مەسنجەر ینی شتێک نییە لە نێوانتانە بۆ نمونە بڵێن وەکو پەرلەمانتارانی کورد لەسەر ئەم بڕگانە با کۆک بین لانی کەم ناکۆکیەکە نەبینە بەرچاوی عەرەبەکان لە ئەنجومەنی نوێنەران. ئەوەی کە تا ئێستا بەداخەوە توانم بڵێم یەکێک لە گرفتە سەرچیەکان ئەوەیە کە پێشتر لەسەر پرۆژەکان وە سەرجەم ئەو پرۆژانەی دێتە ناو ئەنجومەنی نوێنەران و لە سەرجەم ئەو بەرنامەی کارانی کە هەیە بەداخەوە هەماهەنگیەک یان تەنسیقێکی موسبەق پێشوەختە لە نێوان لایەنە کوردیەکانە نییە. بۆیە ئەم گرفتەش دروستە بێ. ئەگەر پێش ئەوەی هەر پرۆژەیەک بە تایبەتی پرۆژەی بودجەش کە پرۆژەیەکی هەستیار و گرنگە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە سەرجەم ڕەهەندە و سێکتەرەکانەوە هەیە لە هەرێمی کوردستان دەبوو لای کەمی دانیشتێکی فراوانی پەرلەمانتاران ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی کورد لە بەغا بکرایە بۆ ئەوەی لەسەر خاڵە هاوبەشەکان کۆک بن بە تایبەتی ئەو خاڵانش کە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ناکرێ بەڕاستیان ناکۆبن. من پێم وایە گرفتێکی سەرەکیە و یەکێکە لەوانەیە کە بۆتەوە کاری لاوازبوون سنگ و پێگەی کوردیش لە بەغدا. زۆر بەڕێز مامۆستا دارەسەکانیانی سپاس بۆ وتەکانت، سپاسکە لەگەڵمان بووی، سپاس بۆ کاتی کە پێداین لە بەغدا و ڕاستەخۆ لەگەڵمان بووی.